ئینزیلاقی فەقەرات نەخۆشیێکی بۆ ماوەیی نییە. ئێمە وتمان بڕبڕەکانی پشت ئێسکەکان لە بینیانە دیسکی هەیە. ئەم دیسکە ئەم ئیسفنجە ئەگەر تەقی پستانێک لەسەر دڵکەپەتێک دروست دەکات. هۆکاری تەقینی دیسێک تەنها خستنە سەری پستانێکی زیاد لە ڕێژەی لە توانای خۆیەتی. چی بکەین بۆ ئەوەی چاک بێتەوە؟ وەرزشی تایبەت هەیە، تایبەتمەند هەیە بۆ کەسانە وەرزشەکان ئەبێ لای کەسی شارەزا و فێری جۆنێتی وەرزشکردنەکە ببن بۆی بە هەڵا لە خۆیەوە نەچێت وەرزش بکات. زۆربەی هەرە زۆری ئەو کەسانی کە تووشی ئینزیلاقە بن ئەڵێ دکتۆر چەمیمەوە و دەستم مایە شتێکی قورس و پشتم کرچەی کرد. ئەمە زۆرترین سیناریۆ کە دووبارە ئەبێتەوە. لەبەر ئەوە باشترین شت ئەوەیە ئێمە پێش ئەوەی توش بین بزانین چۆن خۆمان ئەپارێزین. خۆ پاراستنەکە بە چی ئەکرێت؟ بە بەهێزکردن، بە نەکردنی ئەو هەڵانەی کە زەرر لە پشت ئەیەن. زائیدەن خواردنێکی تەندروست بە لە شولارێکی ڕێک و بە نەبوونی کێشی زیادی لەش کە لەو کەسانەی کە ئینزیلاقی فەقەراتیانەی بەڕاستی زۆربەی هەرە زۆریان و کەسانین کە قەڵەون بەداخەوە. سمارت وەرچەرخانە.